باسی شێوازەکانی ئامادەکردنی پۆستەری سینەماییەکەین کابینی لە ئێستەیە بە شێوەیەکی گشتی هونەر لە هەرێمی کوردستانە هەنگاوی باشترنەرێ و کۆمپانیەکانی بەرەمێنان بە شێوەیەکی باش ئەڕۆنە پێشەوە و لەگەڵ ئەمەشا تا چەند گرنگە کارێکی هونەریەکەێنێ ئەوەنش گرنگە کە شێوازی پۆستەر و ڕکلامکردن تا چەند بۆ کارە کاریگەری هەیە و بە چ شێوازێکەکرێەوە چۆن توانن ئەو کەسانەی کەم کاراکەن بە باشی خۆیان شارەزاییەکیان هەبێ و ئامە کارێکی بەردەوامی کەس نییە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاگالان عەلی وەکو دیجیتال و ئارتیست و وێنەکێش کە بەڕێزیان لە ستۆدیۆ لایەنمیانە کاگالان زۆر بەخێر زۆر سپاس زۆر بەخێر یەکسەر با بۆ دەست پێ بکەین شێوازی ئامادەکردنی پۆستەری سینەمایی چۆنە و ئەمە ئایا بێ بە ڕێگەیەکی زۆر شارەزاوە کاتیمیانە بکرێ یا خۆم کەسێ توانێت کارە بکە زۆر سپاس بۆ حکومەی کە سینەما بەگشتی لە وڵاتی ئێمە بەداخەوە ئەزمونێکی زۆر ڕابردوومان نییە بۆیە مەسلەی پۆستەری فیلمی شتێکی تازەیە بەڕاستی بە دوو ڕێگە ئەکرێت ڕێگا دروستەکان ئەوەیە کە تۆ پێشوەخت لەگەڵ کەسی دەرهێنەرا یاخود کۆمپانیای بەرەمێنەری فیلمەکەیە تۆ پێشەوەی کە دەست بکرێ بە وێنەگرتن تۆ بێ نیقاشێکی تەواو لەگەڵ کەسی دەرهێنەرا بکەی بۆ ئەوەی کە کەسی دیزاینەر بە تەواوی معنا بتوانێت ئەو سینناروێ هەزم کە چونکە دوجار تۆ ئەبێت لە ڕێ ئەم پۆستەرەوە لە ڕێگای ئەم پۆستەرەوە ئەوە بە بینەر بگەێنی کە تەنانەت کارکتەرەکان ڕۆڵیان چۆنە کە لە پێشترا ئەوەمان تەجروبە کردبوو و ئەم تەسەورە لای بینەر دروست بووە جۆری دووەمیان ئەوەیە کە ئەمە زۆر باش نییە بەس هەنێ جار ئەکرێتە حاڵەتی ناچاریەوە فیلمەکە بەرهەم هێنراوە لە دوایی یا بۆن مە پەیوەندی کرێ بە کەسێکی دیزاینەرەوە کە بێت لەسەر ئەساسی سینناروی فیلمەکە ئەو فیلمی کە بەرهەم هاتووە تۆ پۆستەری بۆ دروستکەی کەمەیان زۆر ڕێگایشی باش نییە لەبەرەوەی کە من پێم وایە دیزاینەر ئەبێ لە خاڵی سەرەتایی پرۆسەکەەوە ئاگاداری وێنەگرتن بێ ئاگاداری سینناروێ بێ بۆی بتوانێت بەرجەستەکردنی ئەو کارکتەرانە لە داهاتووە بۆ فیلمەکە بۆ پۆستەرەکان ڕنگدانەوەیشی تەواوی هەبێ و جۆینێک هەبێ بۆی کە هەست بە جەمپێک نەکەی هەست بە جیاوازیەک نەکەی هەست بە کۆلاجێک نەکەی لە ئیشەکەیە بۆ نمونە تۆ بین لە سفر نوێ ئێمە بەڕاستی ئەوەمان تەطبیق کرده بوو هەرێک لە کارکتەرەکان کە لە پۆستەرەکە تۆ بینی هەستت بەوە کرد کە ڕۆڵی ئەم شخصێتە ڕۆڵی چییە لە فیلمەکەیە ئەمە گرنگە بەڕاستی لە پێشترا کەمتر ئەم هەوڵانە دراوە بۆیە ئەم دوو ڕێگایە زۆر گرنگە ئەوەی کە وەکو پێشتر باسم کە ڕێگای یەکەمیان باشترین ڕێگەیە چونکە تۆ ئەتوانیت سەرکەوتوانەتر باشتر ئەو پرۆسەیە کە خۆشبەختانە لە فیلمی داهاتووە ئیشەڵا فیلمێکمان لە بەردەبەستایە کە بەم ڕێگای ئیشەکەین بەداخەوە لە فیلمی پێشوە لە سفرنوۆیە بەم نەوعانە بوو بەڵام توانیمان یعنی تا ڕادەیەکی باش بینە ڕازی بێت لە پۆستەرەکان زۆر باشە جا هاوکات لەگەڵ قسەکان ئێمە کۆمەڵک لە کارەکانی جەنابەت خەریکە نمایش ئەکرێت کاک ئالان ئەگەر باسێکی ئەوەمان بۆ بکەیت تەبعاً باسی ئەوەت کرد ئەبێت دیزاینەر بزانێت فیلمەکە چۆنە سینناریۆکەی بە چ شێوەیە کە بە قسەکەی خۆت لە سفرەوە تا قۆناغی کۆتای لەگەڵ فیلمەکە بێ بۆی کە جوانترین هەست و پەیوەندیتیا دروست بێت لەگەڵ فیلمەکەیە پێم خۆشە باسێکی ئەمە بکەیت جەنابەت چۆن ئەکرێت یان لە چ ڕێگەیەک ئەبێ ئەمە ئەنجام بدرێت کە زیاترین پەیام لە ڕێگەی تەنیا یەک پۆستەرەوە بگەینرێت بە ئەو کەسێک کە بینەری فیلمەکە ئێمە زۆر جار ئەیبنین لە فیلمە بیانیەکانە یەک پۆستەر دنیایەک پەیامی تایە ئەم با بڵین دنیایەک پەیام گەیاندنە لە چ ڕێگەیەک ئەنجامەدرێت ڕاستە ئەو پرسیارە پێشتری زۆر لە منەکرا بۆ هەر یەک لە کارکتەرەکان پۆستەری تایبەتی بۆ کراوە بەڕاستی وەکو پێشتر باسم کرد لە ئەمە ئەزمموی سفرنەوە جەنابەت باسەکە بەڵێ ئەو ڕێگایمە لە سفرنوۆیە تاقی کردووە ئێمە ئەومان بیر نەچێت لە دنیای دیجیتاڵی ئێستا دنیا زیاتر بە فراوانە بەڕاستی بۆیە ئەکرێ وەکو مارکێتین دیسانەوە بۆ فیلمەکە بەکاریبێنیتەوە ئێمە بۆ نمونە یەک دوو پۆستەری ئۆفیشەڵ پۆستەرمان هەبوو پۆستەری عامی فیلمەکە بەڵام لە هەمان کاتە تۆ هەتاوەکو کاتی فیلمەکەیت ئەکرێت لە ڕێگای پۆستەرەکانەوە پۆستەری شخصێتەکانەوە دیسانەوە زیاتر بچێتە ناو خەڵکەوە یعنی گرنگە تۆ ئۆفیشەڵ پۆستەرت هەبێ پۆستەرێکی عامی فیلمەکەت هەبێ دانێک دوانت هەبێ بەڵام لە پاڵ ئەمەیە ئەگەر بۆ نمونە پۆستەرێک بۆ کارەکتەرەکان دروستکەی زیاتر بە خەڵکی بناسێنی ڕۆڵەکانیان بە خەڵک بناسێنی پێم وایە کارێکی غەڵەت نییە مارکێتینێکی باشە لەبەرەوە محاولێکی باشە ڕەنگە لە داهاتوو شاهر بەم نوعیش بکەینەوە باش ئەمە شێوازە کەلانە تایبەت بە خۆتان بێت وە ئەگەر
شێوازەکە سەرکەوتو بێ لانێ وەک سەبکێکی تایبەت بە خۆشتی لێ بە کاگالان جام پرسیارەکەم لەسەر ئەوە بووکە بۆ نمونە ئێمە هەندێک جار لە فیلمێکە ئەیبینین پۆستەری فیلمەکە بە شێوەیەکە هەر یەک لە کەسەکانیان ئێستا تەنانەت ئەو ڕووداوە سەرەکیە بە یەک وێنە نیشانە درێت کە چی ئەگوزارێ لە فیلمەکەیە پێم خۆشە لەسەر ئەم پەیام گەیاندن لە ڕێگەی پۆستەرەوە جەنابەت قسە بکەیت کە بۆ نمونە چۆن ئەم پەیامە دەست نیشانەکرێت هەندێک جار تۆ لە ڕێگەی تەنانەت پۆستەرەکان و ئەزانی هەر یەک لەم کارکتەرانە چ ڕۆڵێکی پێسپێردراوە ئەرێنیە نەرێنیە و کۆمەڵک پەیامی لەم جۆرە ڕاستە بیزە بڕێک ئەوەیە کە لە بیدایەت ئەباسم کرد ئەگەر کەسی دیزاینەر لەگەڵ دەرهێنەرەکەیە لەگەڵ کۆمپانیای بەرهێنەری فیلمەکەیە ئەگەر لە بیدایەتەوە ئاگاداری هەموو وردەکاری کان بێ ئەو کاتە تۆ توانی پۆستەرێکی سەرکەوتو دروست بکەیت بۆ چونکە ئەتوانی بزانی فیلمەکە باسی چیەکە ئەسڵەن زۆر زەرورە پێشەوەی فیلمەکە پەخش بکرێت کەسی دیزاینەر بیبینێت بۆ ئەوەی کە ئەگە هەڵەیەکە بێ ئەگەر شتێکە بێ پێویست بێ بۆ پۆستەرەکە ئیزافی کا بیبینێت یعنی ڕاستی ئەمە گرنگە بۆیە ئەمەی کە جەنابەت باسیەکەی کە لە دەرەوە پۆستەری پرۆفیشناڵ ئەکرێ هەموو شتێک حساباتی بۆ کراوە لە بیدایەتەوە کۆی کە بیدایەت باسم کرد نەک بەداخەوە لێرە کە من ئەو فلیمانەی کە لە پێشوەختەوە دیزاینەر یان وێنەگرەکە ئاگاداری ئەوە بێ کە ئەبێت چی بکرێ بۆ پۆستەر چونکە زۆرێک لە پۆستەرە پرۆفیشناڵەکان بەڕاستی گرین سکرین کراوە ینی زۆریان لە ستۆریۆی گیراوە بەڵام لە ڕێی ئیدتینەوە تۆ ئەکەی وازانی فعلا لەناو فەزای فیلمەکە میشە کراوە یان لە پشت کاستینەوە مەکراوە ئەمە خۆی لە عالمیشە بەو شێوەیە بەڵێ بە گرین سکرین ئەکرێ زۆرینەی پۆستەرەکان لە بەرەوەی دیتێڵی تەواو دەیاتێ ئەگەر تۆ کەسێکی وێنەگرێکی زۆر باشیش بێ لە کاتی تەسویری فیلمان لە دواوە بێوێت ئەو مەشەدانە وەرگێتەوە کە خۆی ئەوێت ناتوانانی دیتێڵی هەموو شتەکان بە باشی وەرگری بۆیە گرین سکرین باشترین ڕێگەیە بۆ کاگالان بە شێوازێکی ئەکادمی تۆزێ قسە بکەین لەسەر پۆستەر ینی ئەو کەسانەی کە زۆر جار بۆ ئەم بابەتە ئەخوێنن یاخود دەوراتە بینن بەڵام دوجار ڕوئەیەکی ویان نییە کە کار لەسەر ئەو بابەتە بکەن ئەوەی کە من بینیمە لە کارەکانی تۆیانوە بە شێوازێک کارەکەیت هەندێک لەو کارانە جیاوازی دروستەکە لەگەڵ کارەکەیدا تا چەند پێویستە لەگەڵ فێربوونی دیزاین فێربوونی ئەو بابەتی کە تۆکو پۆستەر کاری بۆکەی ئەمەنەی خۆشت ڕوویا و فەتازای خۆشی تێکەڵکە لەگەڵ کارەکە ئەو پرسیارە زۆر معقولە بەڕاستی پێش ئەوەی کە دەست بیتە هەر کارێک خۆشەویستی لە هەموو شتێک گرنگترە ئەگەر تۆ خۆشەویستێکی تەواوت بۆ کارەکەت نەبێ ڕاستە هەنێک کار لە جارەکانی لە کارەکان بەڕاستی بزنسە تۆ لە مقابلی پارەیە تۆ کارێکەکەی بۆ جێگایەک بۆ شخصێک بۆ کۆمپانیایەک بەڵام ئەگەر خۆشەویستێکی باشت نەبێت هەر خۆ دوات لێ نایە کە زۆر قوڵ بیتەوە دوات لێ نایە بەردەوام بیت ینی من چەنەها کەس ئەناسم لە وەسەتی هونەری ئیشەکە بەڵام ڕەنگە مەعیشەت و کەم خۆشویستن بۆ کارەکەی وای لێ کرد بێ لە ماوەی چەند ساڵە کاسێ چوار کاری گۆڕی بێ ئەمە وا لێ کاک تۆ ناتوانانی قوڵ بیتەوە بەڕاستی من هەمیشە وتومە ئینسان کە دەزایە کارێکی هونەری ئاساییە تۆ چەند شتێک لە لاوە بکەیت بەڵام هەدەفی ڕئیسی بەڕاستی ئامانجەکەت ئەوەیە کە تۆ ئەبێت لە شتێکا قوڵ بیتەوە ئەمە وا لێ کاکە تۆ جیاواز بی ئەمە وا لێ کاکە تۆ پەنجەت بۆ ڕاکێشن بڵند پڵانکە زۆر باشە بەردەوامی خۆت خۆشەویستی بۆ کارەکە ئەمە بەڕێی من هەوێنی سەرکەوتنی هەموو لەگەڵ هەموو ئەمانە شایانی زۆر کات کارێک هەیە ئێستا لە زۆربەی وێنەکانە بینیمان بەدەر لە پۆستەرەکانی فیلمی سفرنەوە ینی کۆمەڵی کار هەیە ینی باگراوندێکی خۆی هەیە قسە هەڵگرتنێکی خۆی هەیە تا چۆن کارەکەی لەسەر ئەوەی کە هەموو کارەکانی تۆ بە شێوەیە لە شێوەکان چیرۆکێک بۆ خۆی بەجێ بێڵێ ئەمە لای کاگالان چۆنە وەکو دیجیتال ئار بەدەل لە ئیشی پۆستەرەکان ئەو کارە هونێرانی کە کەم و هەنێک کاتژە کەمە پێشەنگا ڕاستی ناڵێم مەرجە بەڵام ئەگەر کەسێک دیزاینەر بێت و دیجیتال ئارتس بێت لە پاڵ ئەوەیە وێنە کێش بێ شێوەکار بێت ئەمە یارمەتی دەرێکی زۆر باشە چونکە فێری بۆعدە دەکات فێری ڕەنگە دەکات فێری ڕوئیای ئایدیاتەکە بەڕاستی هەیە دیزاینەرێکی زۆر باشە بەڵام ڕەنگە ئایدیای زایف بێت بەڵام کاتێک کە شێوەکارەبی بۆن من لە ناو دنیای شێوەکاریەوەی تە ناو دنیای دیجیتالەوە زۆر یارمەتی دەرتە ئەمجا ئەو بابەتانی کە من هەڵێ بژێرم زۆر پەیوەست نین بە شتێکەوە ینی بۆ منە یەک فۆرم ئیش ناکەم من حەزم زۆر لەوە نییە بۆ منە لەسەر یەک فۆرم بەرنەوە بم ئەو مۆزوعانی کە هەڵیشانە بژێرم زۆربەی ئەو مۆزوعانن کە ڕۆژانە ڕوئەیە بۆ نمونە حدەسێک لە هەفتەیەکا دوو مۆزوع ئەبێ بە مۆزوع لە ناو سۆشیال میدیایە ئەمانە ئەەکەم بە وێنە زۆربەی کارەکانی شم ڕخنە ئامێزە ینی ئەگەر سەیری بکەی هەستەکەی کە ڕخنەیتیایە بڕاستی چونکە ئامانجێک من ئەوەیە کە لە ڕێگای وێنەوە کۆمەڵێک بابەت بوروژێنی جا ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە کاک ئالان ئەگەر گەرجێک پێی خۆش بوو لە کوردستانی خۆمان بێتە ئەم بوارەوە لە چیوە دەست پێ بکات پێویستی بە چی هەیە بەدەر لە حەزەکە کە بێگومانەوە بناغی سەرەکیە
بەڵێ وەکو پێش مەجای دیزین بەڕاستی مەجالێکی زۆ فراوانە ئێستا بۆ نمونە لە مەجای دیجیتال ئارتا هەیە وەکو گرافیک دیزینەر هەیە کە تۆڵی گرافیک دیزینەر زۆر باب ئەگرێتەوە بەڕاستی ینی زۆر مەجای جیاواز ئەگرێتەوە بەڵام مەجای ئەگە جەنابەت مەجای فیلم باس بکەیت بەڕاستی ئەوە وەکو باسم کرد لەگەڵەوەی کابێ ئەزمونێکی باش پێیا بکە لە پرۆگرامینەکانە بۆی بتوانێت چۆن پۆستەرێکی باش دروستکە ئەبێ سەرەتایەکی هەبێ سەرەتاکانی چۆنە ئایان ئەوەی کە ئیسپادە لە دەوروبەرکە یان ئەوەیە ئیسپادە لە تۆتریاڵات کە ئێمە لە ڕووی زانکۆیی و چۆنین ئایا هیچ لە ڕووی زانکۆیی و کارێکراوە بەشێک هەیە تایبەت بە ئەوەنی من ئاگادار بم کە بەشی دیزین هەیە لە ناوزانکۆیە بەڵام بەشێکە مختص بێ بەوەی کە بە ئیش لەسەر فیلم کا ئیش لەسەر پۆستەری فیلم کا بڵێن من ئاگاداری ئەوە نیم کاتە بەشەوەی من کردومە بەڕاستی زیاتر هەوڵی خۆم بووە ئەزمموی 15 ساڵێکە کردومە کۆم کردوێتەوە لە ئێستا چەند ساڵێکە کار لەسەر پۆستەری فیلمەکەم پۆستەری درامە ئەەکەم پۆستەری شانۆ ئەەکەم کامانم لە ڕابردووە زۆر کردووە زۆر باشە سفر نۆر تێپەڕ بوو ئێستاش بە خۆشحاڵیەوە دەنگۆیەکی باشیە بوو لە هەرێمی کوردستانە هەوڵێن کارێکی کە بەرەم بێنن کاگەلان چی ئەکا بۆ کارەکەی کەکەوەی کە لە سفرنوۆە بینیمان جیاوازتر بوو لە ڕێی پۆستەرەکانەوە هەم لە شاری سلێمانی و هەولێر و لە پارێزگای هەڵەبجە و هەتاوەکو ناوچەکانی تریش کە نمایشکرا ئەوەی کە لە سفرنوۆە نەمانتوانی تەواوی کەین بە باشی بۆ شێوەی کە من ئەمەوێت لە فیلمی داهاتووە ئیشەڵا بە باشترەی کەم وەکو پێم وتیت بیدایەتیش باسم کرد من لە سەرەتای سفرنەوە ئاگاداری پرۆسەکە نەبووم فیلمەکە بەرەم هاتبوو ئەمجا من پەیوەندی بە منەوە کرا کەمە ڕێگای دووەمە زۆر باش نییە بەڵام لە فیلمی داهاتووە کە فیلمێکی سینەماییە و پێم خۆت لەگەڵیان هایتو ئەزانی چۆنە بەڵێ لە بیدایەتی پرۆسەکەەوە من هەر لە پێش تەسویرەوە لەگەڵیانە بووم ئاگادار بووم کابێت چۆن بێ و چۆن نەبێ بەدڵنیایی و ئەبێ لە فیلمی پێشترم باشتر بێ لە بەرەوەی کە لە سەرەتاوە تا کۆتاییم لە ناو پرۆسەکەیان دەسەکانە خۆش بێ سپاس بە هیوای سەرکەوتن